بسم الله الرحمن الرحیم. دەربارەی نەخۆشی تەشەمع الفقرات یاخود ئەنکیلۆزینگ سپۆندلایتس. ئەوە زۆرێک لە نەخۆشیەکانی ڕۆماتیزم کە زیاتر لە پیاوان دەردەکەویتن. ئەو کاری توژم بۆ نەخۆشیە دیار نییە، بەڵام بۆ ماوەی وارەوە هەندێک لە جینات وەکو جینی HLA-B27 دەوریان هەیە. ئەو کەسانە کە خزمی نزیشیان هەیە تووشی ئەو نەخۆشیە بووە یاخود ئەو جینیان هەیە جینی HLA-B27 ئەگەری توژبوونیان بە نەخۆشی تەشەمع الفقرات زیاتر لە خەڵکانی تر. ئەو نەخۆشیە لە جومەکانی دەژەداتن بە شێوەیەکی گشتی، بەڵام زیاتر لە پشت دەداتن، دەبتەوەی ئازار لە پشت یاخود لە لایەکی پشت بە تایبەتی سبەینان یاخود کاتی کە جوولەی نەبیتن لەگەر جوولە و ئازارە کەم دەبتەوە. جگە لە ئازار هەروەها ڕەقبوون دەبیتن لە پشت بەیانیان کە بۆ ماوەی زیاتر لە نیو سەعات دەخایەنی هەتا باش دەبیتن. جگە لە جومگەی پشت، جومگەی حەوز، جومگەی چۆک، جومگەی گۆزنگ هیشان ئەگەری توژبوونیان هەیە. ئەو جومگانە ئەستور دەبن، گەرم دادێن، هەروەها بە ئازار دەبن و ڕق دەبن. هەتا نەخۆش جوولەی زیاتر بیت هەتا ڕقبوونە باشتر دەبیت و ئازارێک کەم دەبتەوە، هەتا نەخۆش ئیسراحەت بکات و کەمتر بە جوولە بیتن، ئەو ڕقبوون و ئازارە زیاد دەبیتن. لەگەر کات ئەو نەخۆشیە هێواش بەرەو زیاد خراپتر بەرەو خراپبوون دەچیتن. جگە لە جومگەکان ئەو نەخۆشیە دەتای لە ئەندامانی تری لەش بدا، بە تایبەتی لە چاو و لە دڵ. بۆ چارەسەری ئەو نەخۆشیە پێویستە نەخۆش کاتێکی دیاریکراوی هەبی هەموو ڕۆژێ وەرزشی لێ بکاتن، چونکە جوولە زۆر باشە لە ئەو نەخۆشیە لێ ناگەڕێت زۆر تەشەنە بکاتن. هەروەها هەندێک دەرمان هەیە بەکاردێنکەوە ئازار شکێنن هەم ئیلتیهابی کەم دەکەنەوە. ئەگەر بەو چارەسەری کۆنتڕۆل لەم نەخۆشیەکە ئەو کات نەخۆش ناچارە دەرمانی بایۆلۆجی بەکاربێنیت. لەگەر بە هیوای سەلامەتی بە هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.